بۆ تاوتوێکردنی ڕەوشی قەزای خورمات و خراپی دۆخی ئاوارەکانی ئەو قەزایە و خستنە ڕووی ئاماری وێرانکاریەکانی خورمات و لەلایەن حەشتی شەعبی و حەشتی شەعبی تورکمانی پەرلەمانی کوردستان کۆبووە و کۆمەڵێک ڕاستپاردەی بۆ باشترکردنی ڕەوشی شارۆچکەکە ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان کرد. ڕاستپاردەی یەکەم بریتی بوو لە بەڕێوەبردنی دۆست خورمات و بدرێت بە هێزێکی بێلایەن تا یافەگەری نەبێ، کاراسانی بکرێ بۆ گەڕانەوەی ئاوارەکان، قەرەبوو بکرێنەوە چکە خەڵکانێکی زۆر خانوویان ڕووخاوە، دوکان ڕووخاوە، بازار ڕووخاوە، لیژنەیەکی پەرلەمانی پێک بێنرێ سەردانی دۆست خورماتوو بکە لە حقیقەتەکان کۆڵێتەوە و لیژنەیەکیش لە بەغاوە حکوومەتی عێراقی ڕای بسپێرێ پەرلەمانتارە کورتەکانمان لە بەغا داوای بکەن بۆ ئەوەی سەردانی دۆست خورماتوو بکەن، ئەم دۆخەی دۆست خورماتوو هێور بکەنەوە. بڕیارە لێژنەیەکی پەرلەمانی کوردستان لە نزیکترین کاتدا راپۆرتێک لەسەر زەرەر و زیانەکانی دۆخی خراپی خورمات و ئامادە بکە و پێشکەشی لایەنە پەیوەنددارەکانی بکەن. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بێتە سەرخەت و هاوکاری مادی و تەندروستی پێشکەشی ئاوارەکان بکات. لە ڕابردوو چەند لێژنێکی تایبەتمەند چوونە سەردانی هەموو ئەم میحوەرانەیان کردووە و راپۆرتی خۆیان ئیمڕۆهێنا و راپۆرتی خۆیان لە ناوهۆڵی پەرلەمان خوێندەوە و دەبێت لێژنەیەک پێک بێ بۆی بڕی قەرەبووەکە بڕی ئەو زیان و زەرەرانەی کە کەتون بۆ هەر خێزانێک بۆ هەر هاوڵاتیەک بڕەکە دیاری بکە، پاشانیش حکوومەت بودجەی بۆ تەرخان بکرات و بە زووترین کات قەرەبوو بکرێنەوە. ئەو تاوانانەی کە لە خورماتوو ڕوویداوە بە قەنەعەتی من لە دوای کارەساتی هەڵەبجە و لە دوای کارەساتی ئەنفال کارەساتی خورماتوو بەپێی وتەی قایمقامی خورماتووش بێت دۆخی شارۆچکەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەچێت. کوردیش بەهۆی مەترسی لەسەر ژیانی لە سەدا یەکی لە قەزاکە نەماوە. دۆخەکە لە خراپیدایە تا ئێستاکە خاند و تەقانەوە بەردەوامی هەیە، ماڵی هاوڵاتیانە سووتێنن و خەڵک ناتوانێت بتوانێت بچێتەوە ناو شارەکە بە ئاسایی بژێ بە تایبەتی بۆ کوردەکە و دۆخی ئاوارەکانیش زۆر لە خراپیدان. بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 100,000 کورد لە خورماتوو ئاوارەی شارەکانی هەرێمی کوردستان بوونە و زیاتر لە 2,000 ماڵ و دوکان و کارگە و بازار و شوێنی بازرگانی گشتی هاوڵاتیانی کورد تاڵان کراون و سوتێنراون. هاوکات بەهۆی ئاورلێنەدانەوەشیان لەلایەن حکوومەتی ناوەند و هەرێم ئێستا ڕەوشی ژیانی ئاوارەکانی خورماتوو لە دۆخێکی زۆر خراپدایە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.